پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT، داما، هۆتێل ڤان ڕۆیاڵ پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان، بە هیوام زۆر باش بوون لە پرۆگرامی خۆم و خۆت لە چەناڵی یوتیوبی سۆران ئیسماعیل. دووبارە گەڕاینەوە لاتان لەگەڵ خانمێکی شۆخ و شەنگ، خانمێکی بەرچاو ماشەڵڵا ئەو هاپکە ینی دێتە ناو سۆشیال میدیا و ئەکتیڤە و جم و جۆڵی زۆرە و زمانەکەی باش ئیش دەکا و ئەویش خات و سلڤانە دڵشادە. بەخێر بێ. زۆر سپاس. باشی؟ ئەم باشەمە، تو چۆنی؟ زۆر سپاس، مەمنونم. وەزت چۆنە؟ الحەمدلله. جەوت چۆنە؟ عیبی نییە. باشی؟ جەوکە خۆشە، بەرەبەری زستانە. کەیفم بە زستانی دێ. ینی ڕقل لە گەرمایە؟ ڕقم لێ نییە، بەڵام زستانم زیاتر پێ خۆشترە. بەفریان باران؟ هەوڵە هەردووچی. هەردووچی. بڵام خێرخواز، بڵام چالاکوان، بڵام تیکتۆک چی بڵام؟ بزانە ئەم بەخۆم عادەتەن ینی هەر لە بیدایەتەوە هەر چالاکوان بووم. ئۆکەی. ئێستا خەڵک لە بیری چۆتەوە؟ ئەکید بەداخەوە زۆرم پێ ناخۆشە. ڕاستە ئەم من تقریبان 3 ساڵەوە بەرەو 3 ساڵ زیاترەوە بەجێم هێشتیە، لەبەر ئەوەی بەڕاستی کاک سووران پێویستیم بەوە بوو کە لە سفرەوە ینی هەستمەوە. کەواتە و سلڤانایی جاران نەماوە؟ پێشم ناخۆشە، بەس هەر ئیجارانم، هەدڵەکەی جارانم، بەڵام لە ناحیەک خۆت ئابدەیت کردوتەوە؟ ئەبدەیتەکە وە نییە، دەبوایەوە بە تێمان گەێنە چ بەس ئاخر ناتوان یعنی ئەم حەزم لێ دەکت لە من تێبگەی لێت تێدەگەم بەست لەو بینەرێکەوە من دەمێ و خەڵکە تێبگەێنم. هەر سلڤانەکەیە و هەر چالاکوانەکەیە. ئۆکەی. بەڵام تاڕادێ گڕام گرت بوو، بەس ئیشاڵڵا بە ڕەمەزاندا بێتن. تیکتۆکچی؟ ئەمن؟ وەڵای عادیە، ساڵێک تیکتۆکچی بووم، ئەگەر وەچی گوتم پێستی بە پارە بیت دووبارە دەیکەمەوە. باشە، کەواتە بۆ پارە لایڤت دەکردەوە؟ بەڵێ باش. بەڵێ پارەم پەیدا دەکرد لە ناو تیکتۆک. کەس لایڤ لە بۆ خۆشی ناکاتەوە. لە کنە من بە تەوقعاتی من لە 95 ئەو کەسانی کە لایڤ دەکەنەوە لە بۆ پارەکەی تێداتی پارەکەی تێدا تو مەجبورنی 6-7 ساعت دابنیشی بەس قسەی بکەی. ینی ماوەی ساڵێک چەند دەستکەوت لە لایڤی تیکتۆک؟ ئەبا لە خۆم بی بۆ بنووسە؟ نانا با لە خۆم دەڵم بۆ بنووسە، کەواتە بەس من دەزانم. کەڕ و 78 دەفتەر باوەڕ نەکەن. باشە، گوتمان بینی خۆم. ئەی تاوە بینی خۆمانە ڕەش و سپی هەیەوە. سوعبەتمان هەیە؟ ئەمە سوعبەتمانێ، بەس خۆ درۆ سوعبەتی. باشە، بەس جوابی و پرسیارمدەوە. ئۆکەی، زۆرترین پارەیە کە لێک لایڤە بەدەستکەوتۆ چەند بوو؟ تقریبا 4000 خلالی ڕۆژێک. نەک لێک لایڤ. چکە من تەحەدی ڕەسمی شتم نەکردیا. تەحەدی ڕەسمی خلالی 5 دقە نەفەرێکی بەرامبەرت دێ یاخود تیکتۆک لە بۆت دابین دەکا. ئەمن ئەو شتم نەکردیا. ئەمن مجرد لە ڕۆژانەکە ئەوەندەی کردیتمەوە لە خلالی ڕۆژێک تقریبا 4500 دلارم لەوات. ماشەڵڵا. هەمووی بۆ خۆتە؟ باسی 4500ەکە کە سافی لە بۆ خۆم 4500ەکەیە، یعنی ئەو دەبڵ هاتیە. بەس دڵن ئەم پارەی حرامەوە؟ بەڵێ دڵن حرامە؟ بڕۆ سبێنە لایڤی بکەوت پارەکەت بەدەست بێ بدە من کە. باشە، گۆڕانکاری حرامە سوالك ئەتو جوابم دەوە. من جواب نادەم، من ئەمە پەیوەندی بەمنەوە نییە. ئەو عیلاقەی بە پەیوەندیەوە دانیە. تۆ شتێکت کردوێتەوە، باشە، شتێک لایڤێکت کردوێتەوە کەواتە ڕوبڕیم قسانش دەبیەوە. تێگەی؟ بۆ نمونە تۆ کاری خێرخوازیش دەکەی، باشە، دڵێ مەسەنە تۆ کارێکی خێر دەکەی، نابێ ئەو دەستە دەیکە نابێ ئەو دەستە بزانێەوە، لەویش ڕەخنە لێ دەگرن. بەس ئێستا ئەمن موقعی من پرسیارە، موقعی تۆ جوابدانەوە. ئاخر نابێ منش پرسیار لێ دەکەم؟ تۆ پرسیار لەو مەکە، تۆ پرسیار لەوانە بکە کە ڕەخنە لێ دەگرن. ئەی بۆ ئێستا نایکەیتەوە؟ پێویست بە پارەکە نیە؟ وەڵڵا ئەخ بەشکم ئیشی وا دەکەم، یعنی ئیشی دیکە وا دەکەم. بزنس و من
بەڵێ شتێکی وایە ئەمە دەبینیت ینی ساڵ بە ساڵ ئەمە دەڵێن خۆزگەم بە پار بەزت و ماشەڵا ساڵ بە ساڵ بە خوشکم بێ جوانتر دەبێ نهێنی ئەم جوانمانەوەی بۆچی دەگەڕێتەوە ئەوە دوو خۆت خۆش بێ لەکنە منەوەندێ زیاتر خۆت خۆش بێ اینجا فکر لە بەرامبەرت بکە ئێستا تۆ خۆت خۆش دەوێت بۆیت نا من هەموو کات خۆم خۆش ویستێ بەڵام زیاتر خۆم خۆش دەدا نابخواوتە پرچی سپیم دیارە زۆر ئاساییە ئەم تاڵانە بەچی سپی بووم ئەم تاڵانە هەر تاڵک هەر تاڵک مانای خۆی هەیە لە ژیانم بەخوای هەر تاڵک مانای خۆی هەیە لە ژیانم ئەی بۆ سبوغی دەکەی مادام تقریبان 3 ساڵ بوو سوبم نەکردبوو هەر بە تاڵی سپی زۆر بە ئاسایش دەرچووم بەڵام پرسیاری تەمەنکەی بەڵێ تەمەن چەندە 1970 چەندە 1970 2 زۆری نەمای لە بۆ ئەدمیلادم دوو ڕۆژمان بینە 4 بەجددی خەڵاس باشە ئاسایە تۆزە بچێ ناو ژیانی شەخسیەوە فەرموو چۆنە نەچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریوەمانەوە یعنی ما احترامان لە بۆ زۆر کەسی ئەمن دایمەن فکرەکەم کردیە مەسەلەن حەزم لێیە یعنی منداڵەکانم لەگەڵ داک و بابیان گەورە بن یعنی دەبی یەکەچی لەگەڵێکە هاوسەرگیری بکەم کە بە جددی بتوانم بگونجێ تا ئێستا کەسێک نەبوو کە بتوانین لەگەڵی بگونجێ زۆر لە مێژێ ینی نا فکریشم لێ نەکردیتەوە حەزیشم لێ نییە بەڵام ئەگەر لە ڕۆژێک لە ڕۆژان بەڕاستی ئێستاوەم لاتە ڕۆژێک لە ڕۆژ هاوسەرگیریەکە بکەم دەبوو تەنا لە بۆ منداڵەکەیە بەڕاستی زۆرم حەز لێ منداڵەکەمەبی ینی حەزت هەر بەگشتی لە حەزمەوە ئەرێ وەڵڵا سێ چارێک مشکلم نییە باشە ڤیددیویەکم بینی وتت ئەو کەسێک کە هاوسەرگیری لەگەڵ دەکەن دەبێت لە خۆم پیاوتر بێ چ قەدیمە کاکسۆران دەزانی مەبەستم لەو کەلیمەیە چ بۆەوە عادەتەنها هەندێک لەفظ ئەوەم هەیە قسەی ئەوها هاکەزاییم هەیە لە خۆ ڕادێتە قسەکە بەخوای بەبێ فکر لێ بکەمەوە باقلانە فکری لە بکەوە قەی چێکە خۆ ئێستا دەڵام من هەموو کا دەڵم کاکە عیشەی خێزام لە خۆم پیاوترە قەی چێکە مەبەستم دەزانی چییە کە ئەم بەجددی یعنی ئەمن کە لە 2007ەوە بە تەنێژیان هەر بە خۆم گەورە کردیەوە هەر بە خۆم ژیاندیەوە ینی ئەتو حیسابی ئەوەی بکە کە منوک و ئافرەتێک خاستان لە 2007ەوە بخۆ دەزانی چەند زەحمەت بوو کە کەسێک ئەلێرە بە تەنێ بژیتن خاستان لە هەولێرێ من لە کۆیەوە هاتم هەولێرێ 2007 دەستم بە ئیش ئەمە لە کنەمە کە یەکێک ئیشی لە شەریکەی دەکرد شتێکی عیب بوو بەڕاستی ئەو وەختی کە من دەستم بە ئیشکردنی کرد کە ئەو هەموو مادیبوونەم دیتیە و ئەو هەموو لە ژیانم یعنی ڕۆژ هەبووە بەخوای لە ناو جیرفانم 1000 تێدانێتم خوا بەس لە بۆ جیرفانەکەمە جزدانەکەم تۆزە گەرم بیتن والله قەد لە بیری ناکەم لە چلەی هاوین بوو نیوڕانێ بە پێیان دەچوومە ئیشێ پارەم پێ نەبوو لە ناو جۆگەی هەزارم دیت بەخوای یعنی قەد لە فکری ناکەم هەزارەکەشم وایە لە مارەیە تەوقیعیشم کردێ و تاریخەکەشم لەسەری نووسیا ئەوەی خۆشە لە ژیان ئەوەندەیە مەسەرەن ڕاستە دێتە ماوە کە هەندێک ورم نزم دەبیتن لە خەم و لە بخوتاتی ژیان یعنی بەڵام هەڵدەستمەوە دەبی بە خۆمانکەوا فێر بمە یعنی هەندێک جار قەدیم باز دەکەم کە نەخۆش دەکەوتم بە مەجبوری بەخۆم یعنی ئەو شتە لێرە دابنێم ئەگەر لە بۆ سبێنێ بێمەوە بەخۆم هەڵی بگرمەوە چونکە کەسی هەڵی بگرێتن ئیتر فێر بووم کێکە چیش دێ وەرە تو ئەوها بکە ئەوها مەکە مەشهور مەبە نەرنەتی ناسی ئەتو لە چێ بووی لە بداتەوە لە چێ بووی لۆ ئێستا ئەمنت دیت مەسەلەن قوربەستە بکە خۆ مغناتیزنە پرۆسەی زاواج شتێک یعنی هەز دەکەم دەبی یعنی یەکێک وەکو طبیعەتی خۆم بێ من هەندێک کەسەکی عەسەبی لە 2007ەوە بە تەنیا بێ ناوەڵڵا بەس یعنی ئەوە فکر دەکەم دەڵێمە هۆم ماندی بوونە دەبی کەسێک بەڕاستی بگونجێم ئەم بگونجێم نەک ئەو بگونجێ ئەو بۆینە بگونجێم
دەبێ ئەم بگوزێم تو زۆر لە ماڵ ئێمە پیاوسا لارێ بەلای باشە ئەو کەسەی کە دەبێتە حەڵاڵی تۆ ئەبێت چۆن بێ جگە لە گونجانەکە وەڵای خۆ من قسانج دەکەم بەس هەندێک جار تەمشای دڵەکەی دەکەم بەس ئێستا هەندێک دڵەکەی خەیاڵەکەت بە خۆت داناوە نەخێر ئەی حەزەکانت حەز دەکەی مثلەن چۆن بێ شتێکی ئەوها نییە یعنی مهم خۆم منداڵەکانم منی خۆش بێتن هەرەوەندە ینی بەجددی هیچ نقطەچی ئەوم نییە بەڕاستی لە فکریشم دارن ڕاستی پێدرێم یعنی هەم شت لە بۆ من وەفاداریە هەرەوەندەیە بەخوای هیچ فکرم لێ نەکردی تۆ بە هیچ شێوەیەک بەس با هەبێ کوڕە چۆن دەبێت ناوەڵڵا باش ناتخۆ قسەی مەکە باشە بەڵام ئێستا من جوابەکەی خۆم وەرنەگرت لەبەرەوەی جوابم نییە لە بۆ پرسیارت بەڕاستی هەر ئەوەندەیە پێت دەڵێم بەڕاستی هیچ فکرەکەم لێ نەکردیتەوە باش ئەی مەسەڵەن لە ڕووی جوانیەوە مەسەڵەن حەز دەکەی کەسێکی چۆن ناوەڵڵا با ناشیرم بی با ناشیرم بی تا کەس تەمشای نەکە غیرەی دەکەی زۆر خراپم لە بۆ شتەی زۆر خراپم وەڵڵا قوڵ بەسەری بێتام خراپم ئەی دەیبەستیەوە بخۆتەوە یعنی خوا نەکە بەس یعنی ئیزعاجم بکە نایکوژم بەس ئەم دەبمە کەسەکی دیکە ئێستا حالیم کۆنتڕۆڵ لەسەر کردێ بەستانی دەبمە کەسەچیکە باشە خوا قووەتی بدە بۆیە خوانی کردۆتە قسمەت زۆر 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 غیرەی دەکەم زۆر غیرەی دەکەم زۆر بێتامیە ئەو کەسەی غیرەی لێ نەکەم یعنی من احتیمامی پێ نادەم بەس کە یەکێک غیرەی لێ بکەم یعنی فعلا لەوانەیە نوقتە چیەوە کۆکە لە ناو دڵم هەبیتە یاخود لە ناو مێشکەم بەڵام خوا نەکا غیرەی بکەم دەیکوژیانی لە تاڵ دەکەیتر ناوەڵڵا باشە هەندێک چەند شتێکت پێ دەڵم چەند ینی بۆ نەمەسەن چەند شتێکت پێ دەڵم تۆ بە وشەیەک جوابم دەوە باشە باشە بۆ منە مەسەڵەن دەڵم سۆران تۆ بە وشەیەک جوابم دەوە باشە هەولێر دڵی منە کۆیە یعنی عشقی منە عشقی تۆ باش بەس دڵ و عشق شە شتێک یەک شتە ینی عشق جودایە لە دڵێ من لەکنەمە کە عشق شتە جوبی بە مێشک و بە هەست و سۆز و دڵەوە لەگەڵی دەبی یعنی ئێستا باسی کۆیە دەکەی ئەمن کۆیە شتێکی دیکەیە لەکنەمە لە چەند دەردروست بووی هەر لە کۆیە لە هەرمۆتە وەکو سلبانە باسی خەستەخانەی ناکەم وەکو کۆیەک لە هەولێر دروست بووم جوانە هەولێریان کۆیە ئێستا وەڵاهی زەحمەتە شتە دێگەڵە مابینی کۆیە هەولێر هەرمۆتە باش ڕێزم بۆ کۆیە بۆ هەولێری هەمووان بەڕاستی هەولێری هەمووانە بەڕاستی هەموو کەس لە هەولێر جێی دەبێتەوە نەک بڵم من لە هەولێرم و چونکە ئەوەی کە لە هەولێر بێ بەڕاستی هەست بە غەریبی ناکە هەست بە بێتاقەتی ناکە یعنی تو حساب کە لە 2007ەوە من لە هەولێرێمان نەمتوانێت دەستبەرداری بم بەڕاستی پێت بڵێم باش تەنیایی فێر بووی ئێستا بۆ بێتاقەت دەبی مەسەڵەن چیت ویش دێتەوە تەنیایی شتێکی قوڵە ناتوانم وەسفی بکەم باش خیانەت ناپیاویە ئەگەر ئافرەتیش بیکاتنەوە ناشنیە شتێکی ناشیرن قێزەوێن لە کنەمەن قێزەوێن لێت کراوە هەوو بەتەکیێت چی خیانەت لێ نەکرا
ئەگەر لە برادر بێگەر لە خۆشەویستت بێگەر لە شتێک بێ ئاسایی شتا خەت بە خۆت مێشکرد بۆ خیانەت ڕۆیشتۆ من نەخێر چونکە حەز بەخۆم حەزم لێ نییە حەزم لێ نییە باش لە چێ خیانەتی بکەم وەڵای توزان پارە پاوەر پارەت خۆش دەوێت دەزانی بەشێکە لە ژیان بە جددی بزانە بە من مەڵێ دڵ و نازانم چی نەخێر پارەت هەبی وجود دیشت دەبیتن لەو ژیانەی لەو معلوماتت بەخوایەوە هانە بووین بەڵام ئێستەوەی لێ هاتیە سۆ ئەمن لەگەڵ واقعی ژیانەکەی دەڕۆم باش کراسی پیاوانت بینیوە کراسی پیاوان بەڵێ جیفانێک چییە لەسەر دڵە بەڵێ لە بەلاژ لێ دروست نەکراوە وێنێت خوا باش جوانە عاشق عاشق شتێکی نۆرمەڵە حالیان عاشق بووی ئەکید تاگلانە عاشق بووی نەخێر دوولایەنە تاگلانە عاشقت بوون هەیە لەوانەیە منیش تاگلایەنە ڕۆژێک لە ڕۆژە عاشق بوو باش خۆشە دەزانی پێی ناڵێم کە عاشق پێی دەڵێم تعلق باش باوک مەمگری هێنا چکە نامەوێ بگری من بخۆم ئەوەندە حەزم لە گریانی نییە کە شتێکی عیب نییە بەڕاستی بەڵام ئەم باوکم نەبینیوە ینی نازانم هەست و سۆزەکەی چوونە نەتبینیوە خێر 20 ڕۆژ پێشەوەی لێ باوکم وەفاتی کردی 1970 چاردەیدا کە چەند ڕۆژ پێش ئێستا بوو هەر جارەی بابم لە تەمەنە چیکەم دەبیتەوە بەڵام تەوەنەک دێتە سەر ژیانی من کەواتە تۆ بێباوکی چێشتۆ نازی بێباوکی چێشتۆ ئەو هەستە تاقی نەکردوێتەوە نازانی چۆن بوو بەڵێ باش ژیان بە بێباوکی چۆنە زەحمەتە پشت و پەنا تەسەوڕ دەکەی ئەگەر باوکرد لە ژیان مابووە هەبوایەت مەسەڵەن چی لە ژیانی سلڤانای دەگۆڕی زۆر شت هەموو شتێک دەگۆڕرا هەموو شتێک هەموو شتێک کورە باوک پشت و پەنایە کە نەتبێ خۆشک برا هەمووی نییە هەموویان پشت و پەنانە عایلە یعنی پشت و پەنا باش بەڵام ئەلحەمدولیلا یعنی ماڵی ئامۆزام پشت و پەنات ئەکید چکە لە کنەوان گەورە بوویمە تێکە باش ئەمە پێشکەش بە تۆ بیکە و قسەیەکی خۆت کۆمنتێکی خۆت بدە و گوتم گوتم ناگریم بەس بۆ کەسێک ئەم فرمێسکان دێتە خوارە کە شایانێتی وا ئەم طبعا شایانیتی چونکە لەوانەیە زۆر شت گۆڕدرا بە یعنی کەسە بە تەمانەوە ئەی لە بۆ منیان دروست کرد بوو خاستم مانگیدا چووکە بە خۆش وەفاتی یعنی لا ئیرادیەن هەز دەکەم شتێک نەقسە لە ژیانم یعنی هەموو شت بەلایەک ئەوە بەلایەک
باش ئەمە با لای تۆ بێ باشە گەرنیش مازاکە جاران لە زۆر کاری خێرخوازی بەشداریت دەکرد ینی هاوکار بووی جێپەنجە دیار بوو بەڵام بۆ ئێستا ناتبینی کەم بۆتەوە ئەم پرۆسەیە بۆ ناوەڵا کەم نەبوویتەوە بەڵام وەچی گوتم ئەو 3 ساڵە لە بۆ خۆم داناوە ینی ڕیکۆڤەری خۆم دەکەم هەستانەوەی خۆم زودی خۆم زیاتر ئیش لەسەر خۆم دەکەم زانە ماماکان لە هەردوولا من معنەویەکەم زیاترە لە مادیەکەم بەڕاستی ئەکیدە تو بزانە کاری خێرخوازی ئەگەر ئەتوو مادیەکە مەزبوط نەبی و سیقەی خەڵکەکە لە کنت نەمینێتن ئەو فەرقە ئەتوو خێرخوازیەکەت پێ ناکرێ خێرخوازیەکەت پێ ناکرێ بەڵام وەکو ڕیکۆڤەری خۆم ئەکید دەگەڕێمەوە بەڵام بە شێوازێکی تر لەوانەیە نازانم باش سلڤانە خان کاکسۆرە وەزعت چۆنە وەڵڵە باشە منی گەریان هەز دەکەم ڕۆژێکی تۆڵی هەموو ئەو پرسیارە و ئەم فرمێسکە ئەو ڕۆژەی ئەتوو هەموو جارێ بە خۆت پێشکەشکاری لۆ کەسەکان و کەسایەتیەکانەوە بانگ دەکەی ئایا کێ ئەو ڕۆژەی کە ئەمن ببمە پێشکارەکە و پرسیارەکان لە تو بکەم تاوا من لە خزمەت ئۆکەی سەرچاو وەڵام من حەزەکەم بۆنە با ڕۆژێک پرۆگرامێکدا پۆدکاستێ ئەوە دەبی وعدبی لەو پرۆگرامێک کە کردی دەبی وعدبی ئەگەر نابخوا هەموو ڕۆژێ قسەی پێ ینی باسی دەکەم باش بەس قسەم پێ ماڵە بەس باسم کە باشە دەڵە پیاولێکی قۆمەی لەگەڵ ژنان ئەرێ وەڵڵا برگەیەکی تاقیکردنەوەمانەیە ئۆکەی باش بزانم تا چەند سیقەت بە برادەرەکانتە باشە تەلەفۆنێک برگەی لێ قەوماوی باشە تەلەفۆنێک بۆ مەساری دەکەی بەڵێ تەلەفۆنێکی بۆ بکە بڵێ دعمم کردو خوانە خواستە لەزار لە 6 مەتری فریام بکەوە بەس بەڕە خۆت تێ تەمسیلێکی باش بکە مەساری دامم کردیە خوا بەس بم گەی لەسەر شێستیمە لە لای فان ڕۆیالی يلا لوكيشن مني دم جوالي ما ديدي زو دو هەر لە بەرامبەر لەکن فان ڕۆیال لەکن دەرکەکە لەوێن دەر چەندەرێ هەر لەکن فان ڕۆیال لەکن دەرکەکە بە زوو خوا بگێ نازام شتانە بەس دەزام لەسەر شێستیمە لەکن دەستەکان دەکدەیە پێشەوە فان ڕۆیال هوتێلەکەیە لەوێن دەر يلا هاوات براويك دقة گناحە فێی برێمەوە فۆیسێکی بۆ ناگەنا دەم کوژی بەخوای تەلەفۆنێکیش بۆ ئیڤانەکاوە بکە بڵێ پێویستم بە 2000 دلارە جارە ئیڤانە بانامەی من بکاتەوە بزانە جوابی تەلەفۆن داتەوە بڵێ پێویستم بە 2000 دلارە ڕافزیدا بەناوبانکان چیە کە تۆ عیلاقێک باش لەگەڵیان هەیە وەڵڵا لە خانمەکان لە کچەکان وەڵڵاهی ڤیڤیان برادەرمە ئۆکەی ڤیڤیان میژە لێرەیە بەڕا ینی زیاتر هەمویان دەناسم بەس ینی وەکو زۆر تێکەڵاوی ینی زۆر ڤیڤیان لێرە دێ تەلەفۆنی بۆ بکە دەمی سوورێم بڕۆ دەرێ کۆپیەکە ڕقل لە چ شتێکی خۆتە هیچ ئەو ببورە هیچ هەیە تووڕەبوون و عینادیەکەم ئینادی زوو تووڕە دەبی زوو سار دەبی لەمارە چی خۆشنەهاتیم تێدارێ وەڵڵا ساردبوونەکەم هەندێک جار زوو سار دەبمەوە بەڵام هەندێک جار نەوەڵە دەمینێتە تووڕەبوونەکە دەمینێ ئەگەر تووڕەبوونەکە ینی عەزیەتی منی دابی دەمینێت عەزیەتی ڕوحی بەڵێ باش چێژ لە چ شتێکی خۆت وەردەگری بۆ نەمەسەم پۆزی پێوە لێت دەی
دەڵێ لەوەی لە من هەیە لە زۆر کەسانیە تاڵە سپیەکانم دایکشمێتی آخر بەشێ بۆ تەمەنەی مستحیل وازام زۆر بەقت دەگمەنەیە بەجددی تاڵە سپیەکان ینی پۆز ئەوەیە موارد آخر ئێستانیا من پرچم سپیا ئەمن ئێستانیا گەنجی پیر سەیری ئاوێنە دەکەین لە ڕوخساری خۆتە چ شتێکێ بێتاقەتت دەکات دەڵێ خۆزگە خوایە بوونە مەسەڵەن ئاوە نەبوومایە ئاوە بوومایە یان مەسەڵەن دەڵێ تۆ بڵێ ئەم جوانکارێ بکەم جوانتر نەبم ناوەڵا زۆر تەبیعیە ئەگەر پێویستم پێ بیت یەکسەر دەسم عین بەدڵم نەبیت یەکسەر دەسم عملیاتە شتەکەم جوانکار شتت کردووە ئەوەی وڵای لوتم 3 جارم کردیتم بەخوای ئەو جاوە هەیە وڵای ماریدا پیرش وێستا لەوتەوە داچ داکەم لە من ئەوە دەبم بەو خوا دوشتیا لە بووم بەجێشتە شێتاتی و کە گەورەیەکەی بەسێ زارێجەوە دەیلاتە ئێچ بکەم جیوبە ها تۆزە ها نازانم چیە ئێچ بکەم پڕخە ئێستا باشتر بووە نەبوویتە ساڵک ئەمەلیاتە چی جیوبم کردیا ئەو ئەنحیرافیات پێ دەرێن ئەگەر ناپڕخەمەوە مۆلی دەژ نەمالەوە بڵێ پۆز لە مۆلی دە گەورەترێ بزانام ترەکتەرە ناوەڵڵا دەڕاستە حەدی چێ دەڕاستە ئەو تەنیایی لە بۆ شتانە خۆشە دەڵێ چ شتێک لێ گەورەترێ تەنیایی لە بۆ پڕخەپڕخی دەرەجێگا باشە تۆ بەم ینی سادەیەت و بەم دەرکەوتنانە و بەم قسەکردنەت و بەم تەبیعەتی کە هەتە خەڵک زیاتر ینی خەڵک زۆر کەیفی پێت دێ زانە دائیمەن لە ژیاندا ناتوانم کاکسۆران ناتوانم ئەگەر ببم کەسێکی دیکە یەکسەر بخونە ئەوە چیا کورا منەوە هەونی لە ئیڤێنتێک جەنابتم بینی یانی بە قسەیەک ینی سەرنجی کەسایەتی خۆت بۆ من ڕاکێشە وتت مەسەڵەن ئەم ئیڤێنتە وای کرد کە تۆ ببینم تێدەگەین بۆ نمونە مەسەڵەن خەڵکێکەیە لە خواشێتی بتبینێ نەک من زۆر کەس باشە کە دەیبینێ یعنی بۆ نمونە تێدەگەی اینجا خۆشەویستان ئێستا لە بەرگەی هێتفۆنین بزانین هەست و ئەحساس و ئەم شتانەی چۆنە ینی تێگەیش نوشتی باشە خات سلڤانە دەست پێ بکەین باشە ڕقل لە منە ڕقل لە منە لە منە نەخێر باشە زۆرترین ڕەفزداوە نەخێر سلڤانە زۆرترین ڕەفزی داوە بەڵێ باشە ئەسڵەن نازانی خواردن دروستکەی نەخێر ژیانکردن لەگەڵ تۆ زۆر ناخۆشە بەڵێ باشە سلڤانە زۆر ناشیرنە نەخێر سلڤانە زۆر جوانە بەڵێ سلڤانە زۆر ناشیرنە نەخێر کەس بە من ڕازی نییە کەس بە سلڤانە ڕازی نییە نەخێر باشە هەتا ئێستا 20 داخوازیم بۆ هاتووە هەتا ئێستا 20 داخوازی بۆ سلڤانە هاتووە زۆر کوڕی برادرم زۆرە ئەگەن کوڕی برادرم زۆرە کامە زاری برێت دەبێت زاری برە بخوێنمەوە کوڕی برادرم زۆرە کوڕی برادرم زۆرە نەخێر کەسێکی ڕازگۆنی خەبزان لە پستەکەی ناکەتە بە مەزبوطی بەڵێ بەڵێ ناکە نای بە قەسێ جوابی نامی کوڕان زوو دەودەمەوە نەخێر حەز دەکەم لەگە کەسێک زاوەچ بکەم دایکی نەبێ نەخێر باشە کەسێک بێتە داخوازیم ناشرنیش بێ ئاسایە نەخێر باشە دەڵێ حەبی نەخێرت خواردەوە نەخێر نازەمەر باس زەواز دەکا لایڤەکانی مەساری خۆش نییە نەخێر لایڤەکانی مەساری خۆشە ناوی مەساری هات کا دووبارە بکە لایڤەکانی مەساری خۆش نییە ناخۆشە باشە ڕاوستە
گۆرانێکم لە بۆ بگۆڕەوە مەساری بەس تیکتۆک چی نییە نەخێر لایڤەکانی مەساری خۆش نییە لایڤەکانی مەساری خۆشە باشە خراپترین هاوڕێی ژیانم مەساری بوو نەخێر باش مەساری زۆر پیاوە بەڵێ ئەمە گوێیە چییە؟ ئەمە سارد کرد؟ ئەمە چ گوێیەکە؟ ها؟ گوێم زۆر قوتە لە چ شتێکی ژیانت پەشیمانی؟ لە ئیش؟ شتێکم پێی بڵێ کە بەجددی زۆر لە هەموو ژیانت ئەم باز دەکەم یان نەک بەس لە ئیش وەڵڵاهی من ئەگەر باسی ئیش بکەم لە ژیانی شەخص خۆم لە شتێک پەشیمانی لەوەی کە کردومە لەوەی کە دێتەر پێشم ئەمە خوای گەورەیە و بە هەموو شتێکی ڕازیمە بەس لە ئیشە لە بەرەوەی هەڵبژارنەکە لەوانەیە بوونە مەسەلەن بەشێکی تر بوون لە ئیش کە ڕوبەڕووی من بۆتەوە لە دانیشتن لەگەڵ کۆمەڵێک کەس کە شایانی ئەوە نەبوون بەناوبانگ بن فۆلۆوەرسیانە بێ خەڵک بیان ناسێ خەڵک ڕسمیان لەگەڵ بگرێ خەڵک حسابیان بۆ بکە لەمانە پەشیمان لەوانە شەگەر ڕۆژێک لە ڕۆژان واز لە ناوبانگ و واز لە هەموو شتێک لە تەنانەت سۆشیال میدیا تەنانەت ئەم مۆبایلەش کە یعنی بیکەمە 11 نۆکیا قەدیمەکان هەبوو ئیتر ئاگام لە هیچ شتێک نەمێنێت دابنیشتم ئەی تو زەیتی ئەو 16-17 ساڵی کە لە پرۆسەی ناوبانگ و سۆشیال میدیا و ڕاگەیاندن بۆ حەزم لێ هەمووی باس بکەم و کە چ شتێک باش بوو چ شتێک خراپ بوو چ شتێک خەڵک بەغەڵەتی تێگەیشتەوە بەڵام سوچی من نەبوو و پێم کراوە و یعنی ڕۆژێک لە ڕۆژان فکری وت کردیە کە بە تەواوەتی وازە سۆشیال میدیا بینی طبعا بەڵامی تر ئەمە دەگاتە مەرحەلەیە کە تۆی تر چونکە زای مۆزوعی ناوبانگ سلڤانە خان زەوقە ینی تر دەگەی ئاستێک دەگەی مەرحەلەیەک دەگەی جێگایەک نوقتەیە کە ئیتر مەسەلەن دەزانی پێویستە بۆی کە ڕایگری کەواتە من یەکەم شت دەزانم خوا لێم ڕازیە بۆچی خوا لێم ڕازی چونکە دایک و باوکم لێم ڕازی چونکە دەڵێت دایک و باوک لێت ڕازی بێ خوش لێت ڕازێ من خێزان لە من ڕازێ خوش لە من ڕازێ ئەوەی تر ئیشە نۆرماڵە لە هەموو پیشەیەکیش بەخوا دکتۆر چای بە دکتۆر هەڵنایە بەخوای فیتەر چای بە فیتەر هەڵنایە بەشێکی زۆری ڕێزمێ بۆ ئەوانی کە بەڕاستی نیەت و دڵ و دەرونیان باشە ئۆکێ باشە وەفای چیە لە کنەت و بەو شێ وەفا ئەخلاقە جوانە کەسێک ئەخلاقی هەبێ وەفاشی هەیە چونکە ینی جوانترین شت لە ئینسانە وەفایە وڵای بەتەما برێم لە بۆ خەزورت بکە بەس ئەمن دەمەوێت تەلەفۆنی ئیڤانەی بکەی بەڵام چی بڵێ ئیڤانە چت بە من کرد نەفسی شت بکە ئۆکێ وەڵڵاه کردی بخۆی فەرموو هەوار باش بڵم دامم کردو ئۆکەی باش ئێستا قسەی خۆی ناکە کاک سۆرانجان کوی ئیڤانە خان باشە حواڵت باشی ئەحواڵت سەلامەت بێ کاک سۆران ساعەتن بەڕێکەوم بەڕێی تو ساعات 5:30 ئەرێوەڵا بەڕێکەوە بەس ئەمن یەک مشکلم بۆ هاتە پێش نازانم تۆ لەکوێی ئەگەر بێی بۆلام دامم کردو لە 160 وی بەڕاستە دەتوانم لۆکەشن بۆ بنێرم لای هۆتێل بان ڕۆیاڵم ئێستا دێم کاک سۆران چ بینم لەگەڵ خۆم پێویستە جەگی بینە جەگی تایەی بینە کچمە من تەلەفۆنم لە بۆ تو کرد کابرا گوتی تەلەفۆنی من تەلەفۆنی تو بکەم ئاتو جوابی منت هەر نەداوە لۆوە لەناو بەرنامەینە وەی ئیستیلامت دەکەم ئیڤانە ئەوڕۆکە وەی ئیستیلامت دەکەم ئیڤانە باش باشە زۆر سپاست دەکەم زۆر سپاس هەر سەرکەوتوبی خۆشحاڵم زۆر سپاس من زیاتر
پرۆگرامێکی جوان بوو من زۆر مرتاح بووم بەڕاستی ینی ئینسان بە فەیس و بە مەلامحی ئینسانی شەو دیارە نازام هەستم بە تۆش کرد کە زۆر بەخۆشی ڕۆی ینی نانا دەستەکان ڕیلاکسبووی زۆر سپاس لە بۆ ئامادەکاریتان ئەو گەنجە جوانانەی لە پشت کامیرەی ئەوانیش ماندی دەبن دەبی یەک کۆمەر پرسیارم پێ برێ پێویستناکە مەزبووتە تاواوە $200 ژەبنەوە زۆر سپاسان دەکەم خۆشحاڵم مەمنونم دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە جا نازان تۆ قاوەی دەخۆی ئەمتیاری دەخۆی ترۆپیایی دەخۆی بەڵام تۆ قاوەخۆری نیسکافە خۆری دەزانی ئەمن بەڕاستی ئەوم تام کردیان شەکریشی بەڵام زۆر کەیفم بە قاوەی عەمانیا یعنی دائما لەوێن دەرەوە لە بۆ من دێتن زۆر خۆشە بەڵام یان بەڕاستی ئەوانەش دەخۆم ئەمیش بۆم هێنایی دەستکانت خۆشی زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە بەرەمەکانیان شایانی تاقیکردنەوەیە زۆر تایبەتە و لێرەوە پەیامێکیش بۆ ئیدارەی کۆمپانیای BGT خاتوو سلڤانە یەکێکە لە کەسە باشەکانی سۆشیال میدیا ئەکتیڤە کرێ بەستێکی لەسەر بکەن دواتر لەسەر لەگەڵ سیعرەکەشی بخۆم لەگەڵ ڕێک دەکەم عمولە شتی وەردەگرم عمولە نا یەکەم میشتەمە وای لێمەکە وای لێمەکە سابەت دەکەم خوا بکەم سەر بگرێ زۆر سپاس بۆ هۆتێل ڤان ڕۆیال لە هەولێری پایتەخت جادەی 6 مەتری دەستان خۆش بێ ئێمە سەرجەم پرۆگرامەکانمان لێرە ڕیکۆرد دەکەین و بەڕاستی هاوکارێکی زۆر باشمان دەکەن زۆر سپاس بۆ ئیدارەی هۆتێل ڤان ڕۆیال زۆر سپاس بۆ کاکە ئیسماعیلی زۆر تایبەت و خۆشەویست کە بەڕاستی زۆر لەگەڵ هونەرمەندانە هونەردۆستانە لەبەرەوەی کەسێکی زۆر باشە و دەستان خۆش بێ دووبارە بۆ ئیدارە و ساحب و خاوەنی هۆتێل ڤان ڕۆیال هۆتێلێکی زۆر تایبەتە لە ماڵەوە شەڕت کرد لەگەڵ خێزانت یان لە سلێمانیەوە دێ هەولێر لە دۆکەوە دێ هەولێر وەرە هۆتێل ڤان ڕۆیال هەم نرخیان زۆر گونجاوە هەمیش کوالێتیان زۆر باشە و ئەگەر لە دایکبوونێک تا حەفلەیەک تا ئیڤێنتێک شتێکتان هەیە سەردانی هۆتێل ڤان ڕۆیال بکەن اینجا زۆر سپاس کوردستانەکەمان هەر ئاوەدان و زۆر سپاس بۆ خاتوو سلڤانە هەر شاد و بەختەوەر بوون کوردستانیش هەر ئاوەدان کاتێکی خۆش پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT داما هۆتێل ڤان ڕۆیال پێشکەش کرا.